پۆلی 12 چۆن بخوێنم ڕێگاکانی بەدەستهێنانی نمرەی تەواو. من قسە لەگەڵ ئەو کەسەتانە ناکەم کە ئێستاکە زۆر زیرەکە، چکە بێخەمم لێ. قسە لەگەڵ ئەوەتان ناکەم هەموو ساڵی گیری خواردووە وە زۆر خراپ بووە و من پێتەڵم کامەتان هەموو قۆناغەکانی خوێندن خراپ بووە. من وعدی پێم لەم دەقەوە بەجددی لەگەڵمان نابێت، گۆڕانکاریشی گەورە دروستەکە و نەتیجێ بەدەستێنە خۆی باوەڕمەوە. من ئەم ساڵ نامەیەکم بۆ هات ئینشاڵڵا بۆتانە خوێنمەوە کە تەلەبەیەک دوای تەنها کۆرسی یادگە 30 ساعتی خوێندووە بەڕێزم. ئێوە تۆ تەسەوور کە تۆ چەند ساعت لەگەڵ ماوەی لەم ماوەیە بەس 30 ساعت 20 ساعت 30 ساعتی خوێندووە، دوایی چۆ چه نەتیجەیەکی بەدەستهێناوە تەلەبەی پۆلی 12. ڕێگاکانی بەدەستهێنانی نمرەی تەواو. ئازیزانم، ڕۆحیەتی نەبەزین و کۆڵ نەدان دووبارەکردنەوە بەبێ بێزار بوو. ئەم دوو خاڵەتان بۆ باس. ڕۆحیەتی نەبەزین و کۆڵ نەدان لەم دەقەیەوە بڕیار بە کۆڵنەی ئاسایی وەریگرە. شتت لەبیر چۆتەوە نایزانی سعید کرد و ئیمتیحانی ڕۆژانە خراپ بووی، ئەم شتانە هیچی مەکە، هیچی مەکە بە کێشە. باشە، هیچی مەکە بە کێشە. ئاسایی ئەو شتانە. ئاساییە ئێستا مامۆستا دەر بابەتێکی بیرکاری بۆ شەرەکە هیچ تێنەگی. بەڕێزان، من لە زانکۆ لەمەم زۆر تاقی کردوێتەوە. پرۆفیسۆرێکمان هەبوو ئەکاونتینی پێوتی، یەک وەرز ئەکاونتینی وتەوە. من دانیشتم بە تەرکیز گوێمە گرت. ئەمە دوای من بابەتانش ئێسش لە مامۆستای تێنەگەشت، هیچ لێ تێنەگەشت، تەلەبەش هیچ تێنەگەشتووە. باشە، هەمووی پشتی بەوە بەستووە من سعیدێت. ئەم موقیفە ناخۆشە بێنە بێسایەوە. تەلەبە هیچ تێنە. ساڵی یەکەمی زانکۆ 8 تەلەبەمان کەوتن، هەر کەوتن چونە ساڵێکی تر 8مان ڕۆشتن. باوەڕکە 8یان 16یان من نەبوومە، ئەوانیش ئەمانەوە. چونکە من چیمە کرد 2 ڕۆژ پێش ئیمتیحانەکە هەموویم بۆ شەرحەکردنەوە. جا ئەم مامۆستایە دەرسی خۆی وتەوە و کاتی ئیمتیحانات هاتە پێش. چیم کرد؟ منهەجەکەم هێنا، وتم تەلەبە ئەیان کەی سعیمان پێیەکی. بەڕێزان، باوەڕ بەخۆبوون زۆر مهمە. وتم 2 ڕۆژی تر فڵان ڕۆژ وەرن سعیدان پێک. هیچی لێ تێنەگەشتم. بۆ ئەبێ باوەڕمان بەخۆمان بێت. یعنی بۆ ئەبێ نەتوانین شتەکە بخولقێنین. نە قەلەق، نە ناڕەحەت بووم، نە بێزار بووم، نە گلەیم لە مامۆستا کردو، نە گلەیم لە منهەج کردو. هیچ قسانە هیچ سادەی نییە. ئەزەین بۆ من پێشەوەی بچمە زانکۆ بەخۆمم وت ئاوات ئەچیتە زانکۆ. مامۆستایەکە بەدڵ نەبوو هەرگیز ناڵی بەدڵم نییە. ئەمە احتیاجی ئەڕۆی بۆ خوێندن و هەندێک لە مامۆستاکان لەگەڵ جۆری کەسایەتی تۆ ئەوەی تۆ حەزەکەی وای بگەلێنەوە دەست ناڵێن. منهەج ناڵێ ئەم منهەجە سوودی چییە؟ ئەمە دوو شت ڕەبزیکە، یعنی بێت تۆ ذهنیەتەکە ئامادەکەی. ئێستا هەر یەکێک لێوە مەڵێ ئەم زانیاریە بۆچی باشە، مەڵێ مامۆستا نازانێت دەرس بڵێتەوە، مەڵێ ئەم ئیمتیحانە بۆ نمونە حەشە حەزری بێ ئەقڵانە ڕێکخراوە، مەڵێ ئەم شتە چۆنە بێوابێ. چی سفادەیەکانەیە بۆ وەزیری تەربیە بیری لەکەی تۆتانی بیگۆڕی؟ ناتوانانی بیگۆڕی. من ئەم شتانم ڕەفز کردبوو تەواو ئاوات بە هیچ شێوەیە ناڵێ، چی تریش ناڵێ. ناڵێ نەخۆش بووم، ناڵێ مەجالم نەبوو سعیکەم، ئەم قسانە ناخوە. من ئەم جارە واچوومەوە بۆ خوێند. 2 ڕۆژم مابوو، هەموو مەلزەمەکانم هێنا. ئەوەی کە فێری ئێوە یەکەم ئەوم کردووە، ئەوەی کە فێری ئێوە یەکەم ئەوم کردووە. باوەڕکەن دوای 2 ڕۆژەکە ڕۆشتوم هەموو منهەجەکەم شەرح کردووە بۆ 2-3 تەلەبە. ڕەفیقێکم هەبوو ئەوێت مامۆستا من لەگەڵ جەماعەتە تێناگەم، ئەبێ بەتەنها بۆ منی شەرح. گۆرە وەرە دانیشە باشە، ئەی من لەگەڵ جەماعەت تێناگەم. گروپیشمان هەبووی خۆتان نەزان 20 زانکۆ چۆنە.
دووسێتە لە بەڕەفیقن دووسێتە لە بەڕەفیق هی وایە من لەگەڵ کچەکاندانە دیوایە من لەگەڵ پڕەکان لە ماوەی ئەو دوو ڕۆژەی پێش ئیمتیحانە دانیشتوم بۆ تەلەبەم بەجیا شەرح کردەوە بۆ دوو تەلەبەم شەرح کردەوە بۆ بە گروپ دیسان هەمووی شەرح کردوێتەوە خۆشەویستانە فریاکەوە تێبگا فێری خەڵکیکەوە بەڵام چی واکە یەکێ لە شتەکان ئەوەیە قەناعەتم وایە منەو کەسم لە 100% دەبێم شتە فێر بوو گومانی ئەبێ من دانیشم سعی بەو تەلەبانە بکەم تێنەگەشتم باوەڕکەن هیچ تێنەگەشتم بە درێژایی وەرزەکە تۆش ئەبێ ئەو قەناعەتە دروستکە یەک ڕۆژەما بێ بڵی من 100% ئەو ڕۆژە فریانکەوە هەمووی شتی نەفسی عزیزان باوەڕکەن ئەنتۆنیۆ سێکیاڵە چییە لە 180 سەرکەوتن نەفسیە ڕاست لە 180 نەفسیە لە 120 ڕێکارەکانی تێن هەموو وارە پۆلی 12 نیە لە 180 نەفسیە ورە و بڕوخێ زیرەکترین کەس بیتەوە نابێ ئەبێ لە ئەو ئەبل ئیشکی لەسەر ئەو نابێ خەیاڵە بڕوا بۆی تۆ بڵی دەرەجە بێنم تۆ بڵێ نا ئەم شتە تۆزیچکە لە خۆم ئەپرسمەوە ئەمە ئەبێ ئێستا بیزانم نەک تۆ بڵی ئەمە لە بەرکەم بێتەوە بۆ ئیمتیحان نێتەوە ئەم پرسیاری ئینسانی فاشیلانەیە لە تۆ زیهنیەتەکەت